بینەرانی عزیز لە کۆتا بەشی پرۆگرامەکەمان دەمەوێت چەند ڕێنماییەک بدەم سەبارەت بۆ ڕۆژانەی کە چالاکی دەکرێت لە ناو قوتابخانە و باخچە و دایانگەکان. خاڵی یەکەم هەبوونی چالاکی دەبێتە هۆی بەهێزبوونی پەیوەندی مامۆستا و قوتابی، واتە کاتێک مامۆستا و قوتابی لە قوتابخانە پەیوەندیان لەگەڵ یەکترێ ئەم ڕۆژانە پەیوەندی مامۆستا و قوتابیەکە بەهێزتر دەکات بە چالاکیکردن لەگەڵ یەکتر بە پۆشینی جلوبەرگی جیاوازتر بە هەبوونی چالاکی و کۆمەڵێک بابەتی جیاوازتر کە مامۆستا و قوتابیەکە پەیوەندیان بەهێزتر دەبێت. خاڵێکی تر بەهێزبوونی پەیوەندی نێوان مامۆستا و دایک و باوک. زۆر گرینگە دایک و باوکان ئەوە بزانن کە لە ڕۆژی چالاکیەکان کە لە قوتابخانەکان ئەنجام دەدرێت سەردانی قوتابخانە بکەن یان سەردانی ئەو ناوەندە فێربوون و خوێندنگای بکەن کە منداڵەکان لی دەخوێنێ بۆ ئەوەی زیاتر پەیوەندیان لەگەڵ مامۆستاکان بەهێزتر بێت. خاڵێکی تر بەهێزبوونی پەیوەندی نێوان دایک و باوک و قوتابی. زۆر گرینگە دایک و باوکان لەو ڕۆژانە ئامادە بن بۆی منداڵەکانیان پەیوەندیان بەهێز بێت لەگەڵ دایک و باوچان، بۆ نمونە خواردنەکان تاقی دەکەنەوە یان قسە لەگەڵ مامۆستاکانیان دەکەن یان وێنە لەگەڵ منداڵەکانیان دەگرن، ئەمە دڵی منداڵەکان خۆش دەکا و پەیوەندیەکان بەهێزتر دەبێت. خاڵێکی تر منداڵەکان دوور دەکەونەوە لە کەشی وانە و لە کەشی جدیاتی ناووانەکان و تاقیکردنەوەکان. زۆر گرنگە مامۆستایان و بەڕێوەبەرانی قوتابخانە و ناوەندە فێربوونەکان گرنگی بۆ ڕۆژانە بدەن و زیاتری بکەن لە ناو قوتابخانەکان. خاڵێکی تر دۆزینەوەی بەهرە و توانای منداڵەکان. هەندێک منداڵ هەیە لەو ڕۆژانێک کە چالاکی دەکرێت لە ناوەندە فێربوونەکان بەهرەکانیان دەدۆزرێتەوە، بۆ نمونە گۆرانی دەڵێن، وێنە دەچێشن، شانۆگەری دەکەن یان کاری دەستیان هەیە یان هەر بابەتێکی تر. خاڵێکی تر پەیوەندی کۆمەڵایەتی منداڵەکان لەگەڵ یەکتر بەهێز دەبێت. گرنگە مامۆستایان ئەوە بزانن هەندێک قوتابی هەیە کە پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە و کەمتر قسە لەگەڵ یەکتر دەکەن. بەو ڕۆژانە منداڵەکان پەیوەندی کۆمەڵایەتیان لەگەڵ یەکتر بەهێز دەبێت. کۆتا خاڵ کە دەمەوێت باسی کەم کە کەشی قوتابخانە یان ئەو شوێنە کە منداڵەکە لی دەخوێنێ خۆشتر دەبێت بەلای منداڵەکە و زیاتر چێژی لێوەردەگرێت. با ئەوە لەبیر نەکەین کە پێویستە فێربوون لەسەر بنەمای چێژ بێت. گرنگە کە منداڵان بەشداری ئەو ڕۆژە بکەن بۆ ئەوەی زیاتر چێژ لەو شوێنە وەربگرن کە لی دەخوێنن.